کاک وەختیار زۆر بەخێر بێ بەیانی سپاس زۆر بەخێر بێت. با سەرەتا کاڵی پێگەیاندنی یاریزان بە تایبەتی لەم جۆرە یاریانەیە کە هوەری ڕوبەڕووبوونەوەن لە لای خۆمان تا چەند پەرەیسەندووە و تا چەند ئێمە وەکو خێزانەکان هۆشیاری ومان وەرگرتووە کە ئەم یاریە مەترسیدار نییە، بەڵکو ئەم یاریە پێویستی بەڕاهێنانە، پێویستی بەوەی بە شێوەیەکی زانستی کاری لەسەر بکرێت. بەڵێ پێشەکی زۆر سپاس بۆم دەرفەتە. ئێمە وەکو بڵین کوردستان و بە تایبەتیش سلێمانی خۆشبەختانە ئێستاکە هۆڵەکانمان گونجاوە بۆ مەشق و ڕاهێنان. لەوە پێش هۆڵەکانمان گونجاو نەبوو لە ڕووی دۆشکی تایبەت بە داخستنیەوە لە سەیرابکان یاخود ئەو پێداویستیانەی کە بەرگری دەکەن لە پێکانە نەخوازراوەکان بۆ کۆی کە شکان هەبێ یاخۆت لە جێچوون هەبێ. خۆشبەختانە تایکواندۆش یاریەکی ئۆلۆمپیە، یاسای یاریەکە بەو شێوەیە کە سەلامەتی یاریزانەکەی پاراستووە. زۆر باشە تا چەند ئەو یاریزانانە کاتێک کە دێنە ئەو وەڵانە بۆ ئەوی کە فێری هوەری بەرگریکردن ببن بە شێوازێکی وا فێریانەکرێت بە شێوازێکی ئەکادمیانە بۆی لە دوایشدا بتوانن لە پاڵەوانتە نێودەوڵەتیەکان و ناوخۆیەکانیشدا بەشداری بکەن. بەڵێ ئێمە بە تاکید ئەو کەسانی کە دەبن بە ڕاهێنەر متمانی ڕاهێنەری وەردەگرن بە دڵنیایەوە دەبێت بەشداری خولی ڕاهێنان بکەن، دەرچووی ئەو خولە بن و بڵین ئەنجامیان هەبێ. ئێمە چەند پۆستێکمان هەیە لە ڕاهێنەر، بۆ نمونە ئەگەر ڕاهێنەر یەکەم جار بەشداری خولی ڕاهێنان بکە بڵین دەرەجەی سی پێدەین، دوای ئەوە دەرەجەی بی بێدین، ئەنجاکە دەرەجەی ئەی پێین. لە دوای ئەوە چەند ئاستێک هەیە وەکۆی باوەڕپێکراو ئەبێ لە یەکێتی تایکواندۆی عێراق بەشداری خولی نێودوڵەتیش دەکا. تا ڕاهێنەر بەشداری خولکە ساڵانە ئەو خولە بەشداریکە بە تاکید زانیاری زیاتر دەبێ و ئەزانێت چۆن چۆنی بڵێن مناڵان یاریزان کوڕ و کەس پێ بگەێنێ. ئێمە زۆر هەوڵمان ناوە بۆ ئەوی زۆرترین ڕاهێنەرەکان بەشداری خولەکان بکەن. لەو بوارەشەوە بە دڵنیاییەوە چەند بەشداری کرد ئەوەنە ڕۆژانە ئیمڕۆ وەرزش بە گشتی لە بەرەو پێشچوونە و بە تایبەتیش تایکواندۆ ساڵانە 6 مانگجارێک یاساکانی دەگۆڕدرێ چونکە یاریەکی ئۆلۆمپیا. ئێمەش ئەبێ بڵین 6 مانگجارێ ساڵێ جارێ خول بکەینەوە بۆ ڕاهێنەکان بۆی زانیاریان باشتر بێت. زۆر باشە لەگەڵ ئەوەیە کە ئێوە ڕاهێنەر بەم فلتەرانەیە ئەتوانن دیتر متمانەی پێبەخشن تا چەند چاودێری هەیە بەسەریانەوە. بۆ نمونە ڕاهێنەرێک لێکێ لە هۆڵەکانە 15 مناڵ 20 مناڵی لایە، ئەم 15 مناڵە 20 مناڵە ئەبێ تۆ سێری ڕاهێنانەکانێکی کە چییە پێی ئەکات بۆی کە مناڵە زیانی بەرنەکەوێت. جا خۆشتان نەزانن ئەم جۆرە ڕاهێنانە بۆ هەر جۆریچان کۆمەڵە پێداویستی جلوبەرجی خۆی هەیە. ئەمانە تا چەند چاودێری هەیە بەسەر و ڕاهێنەرانە. بەڵێ هەموو یاریەک بە تایبەتیش یاری هونەرەکانی بەرگری یەکێتیەکی تایبەتی خۆی هەیە. ئەو یەکێتی تایبەتە پێگەیە لە سەرۆک سکرتێر و ئەندامی دارایی. لە یەکێتیەکان لیژنەی هونەریان هەیە لە عێراق وایە و لە یەکێتیە وەرچیەکانی لەقەکانی شەر وایە. خۆشبەختانە ئێستاکە لیژنەی ئۆلۆمپی نێرایەتی سلێمانی زۆر چاودێری یەکێتیەکان دەکا و یەکێتەکانیش خۆیان لیژنەیان هەیە. ئێمە پێی دەڵێن لیژنەی هونەری. لیژنەی هونەری چاودێری سەرجەم هۆڵە وەرچیەکان دەکا بەیانەکان و هۆڵە تایبەتەکانیش. زۆر باشە لە ئێستادا وەک چۆن کوڕان بەشدارن لە تایکواندۆدا لە ئێستادا کچانیش بەشدارن. جوڵەکانیان جیاوازی هەیە لە جیاوازی لە ڕێگەزدا هەیە لەوەی کە ئەمە کوڕە پێویستە ئەم جۆرە جوڵانە ئەنجامات یاخود کە ئەمە جوڵەکانی جیاواز بێت؟ بەڵێ من خۆشبەختانە لە هۆڵەکەی ئێمە کە مەشق و ڕاهێنانەکەین لە هۆڵی یانی وەرشی پێشمەرگەیە زۆرینەی ئەو ئەنجامی کە لە کچە بەدەستمان هێناوە لە کوڕانە بەدەستمان هێناوە. ئەوەنەی کچ بەشداری ئەکات کچەکان زیاترن و ئەنجامی باشتیش ئێنن. هەلەکەوا ڕەخساوە ئەو هاوکاریەی کە لە خواروی عێراقیە لە کوردستانە نییە بە تایبەتی سلێمانی بەس شکر بۆخوا توانیمانە ئەنجامی کچەکانمان باش بێ. یعنی تا ئەم دقەیە زۆرینەی یاریزانەکانی هەڵبژاردەی عێراق کچانی کوردستانن لە کوردستانی سلێمانی بڵین بەشی شێری بەرکەوتووە. جیاوازی هەیە لە هونەری فێربوونەکان لە بینی کچ و کوڕایە وەکو یەک مەشق و ڕاهێنان دەکەن بەس ڕاهێنەرێک مەشق بە کچ بکا ئەبێ زۆر جیاواز بێ. ڕاهێنەوە جیاواز بێت. بەڵێ کچ بڵین بە تەکید وەکو کوڕ بەهێز نییە. ئەبێ بزانی چۆن چۆنی مامەڵی لەگەڵەکەی بۆ بەهێزکردنی ئەو ماسوولکە و ئەو شێوە هونەریەی کە لەگەڵ کچابێت تایبەتتر بێ.
لەگەڵ کوڕاتوانی تۆ زەختی زیاتر لەگەڵ بکەی بڵین ئەوە بوونیەتێ بەدەست من نییە ئەبێ لەگە کچات تایبەت تەمرینی پێ بکەی و خۆشبەختانە کچمان هەیە ئێستاکە لەگەڵ کوڕا ڕکابەرە و چەندین جار من ئەو کچەکانیشمان ئاسان بەڵێ نانا چەندین جار من دەمێکە ئەو ڕزکەیەم شکانووە کە کەس ناتوانێت بەرامبەر کوڕیاریکە بە پێچەوانەوە کچمان هەبوو لە کوڕی بردوێتەوە ئەمە بۆ ینی بۆ 1 و 2 جاریش نا چەندین یاریزان کە لای من مەشق و ڕاهێنانی کردووە لەگەڵ کوڕیاری کردووە لە کوڕەکەشی بردوێتەوە ئەوە نەبێ بەبێ هیچ تەحەیوزێک بەبێ بڵێ ئەمە کچا و تومە بە کوڕەکە لی بەرەوە پشتێنەکەت ئەگۆڕم لی بەرەوە هەدیەت ئێمێ بەس بۆی لێ بەرێتەوە باشم ئەمە بۆ خۆی هاندانێکە کە بتوانێت توانەکانی خۆی زیاتر بەکاربێنێ پێش ئەوەی هەر منداڵێکی تر لە چ تەمەنێکا بێ بچێتە بەردە ئەم جۆرە وەرزشە تا چەند گرنگە پرسیاری نەخۆشی لێ بکرێت کاک بەختیار پرسیاری لاوازبوونی ئەم منداڵی لێ بکرێت لەوانەیە منداڵە لاواز بێوەکو جەستە وەڵام منداڵە گرفتێکی نەخۆشی شێوێت چکە ئەمە بەرکەوتنی تایە بۆی کە تووشی هیچ ڕووداوێک نەبن پێشتر ئێوە پرسانەتان هەبێ بۆی کە ئەنجا دەستکەن بە ڕاهێنانەکە سپاس بۆ پرسیار بە هیوام هەموو دایکان و باوکان وشیار بن لەوەی مناڵەکانیان کە مەشق و ڕاهێنان دەکەن لە شوێنێکی گونجاو ئێمە ئیمڕۆ تووشی حاڵەتێک دەبین پێکانە خۆشبەختانە تایکواندۆ یاریەکی کەوتمان ئۆلۆمپیە ئەو یاریزانی پاراستووە کە یاریش دەکەین جگەلەوەی دەستمان و قاچمان و شوێنی بڵین سەر ئێسقانەکانمان بەرگری پێوەیە ئەو شوێنەشی کە بڵین نقطەی پێگرین یاخود کە خاڵی پێدەگرین پارێزراوە بە جیازێک پێڵێن هۆگۆ واتە بەرگریکایان واقع بە عەرەبی هەم هی لەسەری هەم لە سکی بۆ مناڵان تەنانەت بۆی چونکە مناڵ تۆزێ ناسکترە تەنانەت شوشەیەکی باغی پێوەیە جگەلەوەی کە ئسپنجێک ئەەکەینە قاچمان ئەکێشین بە دەموچاوە بۆی ئەو قاچە بەر بڵین دەموچاو نەکەوێ بەر شوشە باغەکە ئەکەوێ مڕوونەی تایە لێ ئەیە خۆی جیازەکە نقطە ئەنووسێ ئەو بەرگریەی کردووە بۆی مناڵەکە لوتی ناسکە دەمی ناسکە لە کوڕانی گەورەشە یاخود لە کچانی گەورەشە هۆگۆکە کراوەیە بەس بڵین گەورەتە زیاتر ئاگای لە خۆیەتی زۆر باش بەس مەترسی نییە زۆر باش کاتێک کە دایک و باوکان مناڵەکە ئەهێنن و ئەبینن بەم شێوازە هونەری بەرگریکردنەکان فێر ئەکرێت تا چەند دڵنیا ئەبنەوە بە تاکید کە ئەبینێ یاریەکە عنفیتیانە یاری تایکواندۆ بە تایبەتی پێش هەموو شتێک یەکەم فەنە بتوانین فەن هەبێ سرعەتت هەبێ ئەنجا خۆت هەبێ کە ئەبینێ یاریەکە فەنی تایە یاریەکە خۆشەویستی تایە ئەگە بڵین کورتکراوی تایکواندۆ وردکەینەوە یەکەمیان ئەڵێ بە خۆشەویستی تایک خۆشەویستی بە زمانی سۆپای کۆریا دوێمیان ئەڵێ هونەر سێمیان ئەڵێ ڕێز و ڕێزگرتن دوور لە عنف ئەم یاریە زۆر جیاواز لەگەڵ یاریەکانی ترە هەر بۆیە لە تاکە یاریە لە ناو هونەرەکانی بەرگریە لە ئۆلۆمپیاتە بەشداریکە زۆر باشە کۆتایی هەموو ئەم ڕاهێنانەش پێویستی بەوەیە کە دەرەنجامەکەی ببینین ئەوش پاڵەوانێتیە پاڵستنی پاڵانێتی لە مانگی پێشوە پاڵانێتێکی گەورەتان لێرە ساز کرد لەم بارودۆخی ئێستا لەوانێت تۆزێ قورس بێت بەڵام ئێوە چیتان کرد بۆی کام پاڵانێتیە بە شێوەیەکی باش بەڕێوە بچێت و دەرخستنی توانای ڕاهێنەرەکانیشمان لەم پاڵانێتیا بخەنەڕ باڵێ بەدەستهێنانی پاڵەوانەتیەک لە شارەکەیە ئاسان نییە ئەمە پامێکی برانە بۆ سەرجەم ڕاهێنەرەکانی کوردستان و بەتیش سلێمانی بەدەستهێنانی پاڵەوانەتیەک کە یەکێتیەکی ناوەندی عێراق بڕیار بە کە پاڵەوانەتیەک لەو شارە بکە بە تاکید چۆن من حەز دەکەم پاڵەوانەتەکە لە شارەکەما بێ بۆی زۆرترین یاریزانی شارەکەم بەشدار بێ زۆرترین ڕاهێنەر بەشداری بێ ڕاهێنەرەکەی بەسڕا یاخود بەرپرسەکەی بەسڕایان ئیمارا یاخود بەغاش حەز ئەکە جگە لەوەی ڕکابەرایەتیەکی وەرزشی هەیە ڕکابەرایەتیەکی ناوەرزشیش هەیە کە ئەیانەیە پاڵەوانەتیەکە بن بۆ خۆیان بۆ نمونە من چەند جار تووشی ئەو کێشەیە بووم کە بڕیار دەدرێ پاڵەوانەتیەک ئەنجام بدرێ خاستن پاڵەوانەتی پێشکەوتوان هەندێک شار هەن تەنانەت هەندێک شت
پێشکەشەکەن من لە توانامانیە بۆ نمونە ئەڵێ من ئەگەر بێن پاڵەوانتێکە بکەن حەکەمەکان هەمویان لەسەر من داوەتی من و پاری ئوتێل و خواردنیان لەسەر ئێمەیە بەس خۆشبەختانە ئێمە تا ئێستاکە کە توانیمانە زۆرترین پاڵەوانتەکانی عێراق و پاڵەوانتی گرنگیەکان بێنینە سلەیمانی توانیمانە دەستەی گشتی ڕازی بکەین کە پاڵەوانتەکە لە سلێمانی بێ ئەوەش بە تەنیا هی من نییە پێش هەموو شتێک چەند کەسانێکان زۆر هاوکارن یەکێ لەو کەسانی کە هاوکاری یانەکانن یانەکان بۆ نوێیانی پێشمەرگە ینی سلێمانیەکە هۆڵێکمان پێدا بێ مقابل هۆڵەکەمان پێدا هاوکاریشمانە بن جگەلەوە نوێنەرایەتی سلەیمانی هاوکارمانە بۆ بەدەستێنانی ئەم پاڵەوانەتیە ڕێخستنی پاڵەوانتەکە ماندووبوونێکی زۆری دەبێت پاڵەوانتەکە ڕێک بخەیتەوە بۆ ئەوەی بتانی پاڵەوانتەکە بە سەرکەوتووی ئەنجام بدرێ لە سەروی هەمویانەوە ئەو ئەمن و ئاسایشی کە لە ناو سلێمانیایە لێرە برایانی پۆلیس و بە تایبەتی دەستگای ئاسایش کە هەردەم ئێمە داوای هاوکاریمان کرد بێ دایمەن هاتوون پاڵپشتمان بوون بۆی پاڵەوانتەکە بە سەرکەوتووی ئەنجام بدرێ و یانەکانیش بەبێ کێشە ڕازی بن ئەو هەماهەنگیەشەوەی کردووە کە بتوانێت ئەو کەسێک کە لە بەسڕاوەیە یاخود لە ئەنبارەوەی دڵنیا بێ لەوەی کە لێرە هیچ گرفتێکی بۆ دروست نابێت لەوانێت زۆر کات خۆما دەم ئێوە مەترسێتانە و بێ لە شوێنانیکە بەس کاتۆتە ئێرە زۆردار فیدباکیشمان بیستۆتەوە کە چەند دڵخۆش بوون کێکم جارێنە بۆ پاڵانێت کاتووە بەڵام کە بینێتی شارێکی وا جوان هەیە لە عێراقا ئەوێ جارێکتر سەردانی کاتەوە بۆ چوونە دەرەوەی یاریزانەکانمانە مەوەکو پاڵوانێتێکی ناوخۆی عێراق تا چەند گرنگی دراوە بۆی کە ئەگەر مناڵێکمان تەمەنێکی هەرزەکار بێت توانایەکی باشی هەبێت بیبەنە دەرەوەی هەرێم و دەرەوەی عێراق ئەمەمان ئێوە هەوڵتانەوە کە بۆی بشتوانە ناسناو بێننەوە لە دەرەوە پێم خۆش لێرە یەک ئەمانەتێک بجێرمەوە هی ئەو کەسانی کە هاتوونەتە سلێمانی چەند مرتاحن ئەمەش بۆ من جێگەی شانازیە دوای پرسیارەکەی تۆ شێمەوە یانەکان کە بوون لە عیمارەوەیەت یان لە بەسڕاوێت ئەو پێشوازی کە لە بازگاکان دەکرێت زۆر ڕازی لە هەندێک شاری ترەوە ناکرێت ئەمە جی بۆ من دڵخۆشیە کە باسی شارەکە مەکەم ئەڵم لە سلێمانی پاڵەوانتی پرێ ڕێک هەمویان دەستیان بەرزەکەنەوە لەوانەیە ڕکابەری هەبێ لەوانەیە شاری تر هەبێ شتی تر پێشکەشکا بەس کە من دەست بەرزەکەمەوە ئەڵێن ئەو پاڵەوانتی با لە سلێمانی بێ مێژۆکەمان کە لەو پێش پاڵەوانتێکمان کردووە ڕاستن ئەڵێن ئێمە لەگەڵ سلێمانی ئەوەش ئەوهی ئەوەیە کە ڕێزێک تایبەت ئەگیرێ لە میوان لە بازگاکانەوە تاوەکو وەگاتە ناو شارەکەش ئەمە ئەمانەتێکە کە یانەکان ئەوەی کە من ماوەی 36 ساڵە لەگەڵ یانم ئەمەیان هەیە لە ڕووی ئەوەی کە یاریزانەکانمان بەشداری پاڵەوانتی نێودەوڵەتی بکەن ئەوەی ئاستیان بەرزکەینەوە دەبێت ئەو یاریزانە چەند پاڵەوانتێکی بەشداری کرد بێ ئاستێکی باشی بڕی بێ بۆ ئەوەی بتوانێت ڕکابەر بێ لە پاڵەوانتیشی نێودەوڵەتی لە ناوخۆیە لەوانەیە یاریزانەکەی ئاستیان وەکو یەک بێ بەس بە دڵنیاییەوە کە تۆ ئەبیتە پاڵەوانی بڵین وڵاتەکەی خۆت کابێتە بڵین یاریزانی هەڵبژاردا ئەو یاریزانش کە لەگەڵ یاریەکەی بۆ لە تورکیا یان لە ئێرانە یان لە ئەردنە بە دڵنیاییەوە پاڵەوانی وڵاتەکەی خۆیەتی جا ئێمەش کەوتوتە ناو وڵاتێکەوە ئێمە یاریەکەمان ئاسیویە لە ئاسیاش چەند ئەوەی کە خۆی دروستی کردو ئاسیەیە جگە لە ئاسیا چەند وڵاتێک هەیە لە تەنیشتمانەوە زۆر بەهێزن یەکیان ئێرانە یەکێکە لە ڕکابەرەکانی جیهان یەکیان ئەردەنە پاڵەوانی ئۆلۆمپیاتیان هەیە تۆزی لە تایکواندۆ ئاستەمە بتوانی ببیتە پاڵەوانی ئاسیا چونکە پایارێکی ئۆلۆمپیا ئێمە ئەگەر ڕکابەتی تورکیا بکەین یان ڕکابەتی ئێران بکەین وەکوە ڕکابەتی جیهانمان کردبێت زۆر باشە جامە بە خۆشحاڵی بە فەخر و میواندەیە چەندین یاریزانمان کردووە کە لە پاڵەوانتێن ناوخۆی و لەوانەی لە دەرەوەی وڵاتیشدا بەشداریان کردو پلە یەکەمیان بەدەستێناوە پشتگیریکردنی ئەم یاریزانانە تا چەند گرنگە و تا چەند هاندانەکە بێت بۆ ئەم یاریزانان تاکو بتوانن نازناوی کوردستان بەرنە هەموو جیهان بەڵێ بە تاکید جێگەی خۆشحاڵیە ئێمە یاریزانەکەمان بڕۆنە دەرەوەی وڵات و پلە یەکەم بەدەست بێن بەس ئەمەوێ لێرەوە تێبینێک بەم لەسەر ئەو یەکەمیە بە هیوام ئەو پاڵەوانتی کە دەکرێت کە یەکەمان ئەو پاڵەوانتیشی نێودەوڵەتیە بەس پاڵەوانەتیەکی بڵێنە جیهان نییە ئەوە جیا بکەینەوە پاڵەوانتی جیهان زۆر بەهێزترە
و خاصن لە تایکواندۆیە ئێمە لە تایکواندۆی لە ساڵی هەشتاوە هەموو عێراق شانازیەکە بە پاڵەوانەتیەکەوە کە لە هەشتاوهەشت پلەی دووهەمی هێناوە پلەی سێممان هەیە 2000 مەدەلەی سێممان هێناوە بەس پلەی دووهەم یەک کەس هێناوەتی لە ساڵی هەشتاوەشت تا ئێستاکە چونکە تۆزێک بڵین ئەها یاریەکە ئۆلۆمپیە و یاریەکەش بڵین ئاسیەویە جگە لەوە بڵین ئێران بەقوتە ئوردون بەقوتە و کۆریاش ساحەبی یاریەکەیە ئێستاکە ڤێتنامیش هاوتە پێشەوە بڵین پاڵەوانی جیهان نیەوە ئەو کەسە پاڵەوانی جیهان پاڵەوانە لە پاڵەوانێکی نێودەوڵەتی ڕێکراو نەک پاڵەوانێکی بۆ ئاسیا یان پاڵەوانێکی جیهان من لێرەوە ڕێز و سڵام هەیە بۆ کاکردە ڕۆژێکیان کە ئێستاکە ئەندامی کۆمیتی تەنفیزی عێراقا وتی بەختیار کەسێک هاتۆتە لژنی ئۆلۆمپیا پاڵەوانی جیهانم چێ هەیە پاڵەوانی وتم وەڵای کاکردە لە هەشتاوەشتەوە یەک مەدالیایەکمانەی دووەمی ئاسیایە پاڵەوانی جیهان تۆزێک زەحمەتە لێرە شەو ڕێز و سڵاوم بۆی کە دوایین پۆستی کە وەرگرت 3 ڕۆژ پێش ئێستاکە بوو بە سەرۆکی تێنسی عێراق بە هیوام سەرکەوتوو بێ و بتوانێت خزمەتی ئەم شارە بکە چونکە زۆر پاڵپشتمە بۆ هەر کارەکانم هەر پاڵەوانێت بێن مەسلێمانی یەکێکە لەو کەسانی کە هاوکارمە دەستی خۆش بە کاک بختیار بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە بتوانن زیاتر پاڵپشتی گەنجەکان بن زیاتر پاڵپشتی مناڵان بن زیاتر پاڵپشتی ڕاهێنەران بن من و دۆک و دوایین پرسیاری خۆم پێم خۆش واماژە بە خاڵێکی تر بین بەدەر لە کەسە ئاسایەکان ئێمە خەڵکی خاوەن پێداویستی تایبەتمانەیە کە ئاستی زۆر باش پێشکەشەکات ئێوە تا چەند پشتگیری و کەسان ناکەن وەکو یەکێتی تایکواندۆ دوای ئەوەی کە یەکێتەکە هەڵبژێردرا توانیمان یەکێتیەکی پارا ئۆلۆمپیک دامەزرێنین ئەم یەکێتیە چەند یاریزانێکی خاوەن پێداویستی تایبەتی تایە و بەشداری ئەکەن لە پاڵەوانێکی جیهانی لەم مانجی دووە بەشداریەکەن جێگەی شانازیە یەکێک لەو یاریزانی کە بەشداریەکە کچێکی شاری سلەیمانیە کە ئێمە توانیمانە تەنانەت خاوەن پێداویستە تایبەتەکانیش بکەینە یاریەکەمانەوە و ئینشاڵڵاش وەرەو یەکەم جارە بەشداری ئەو پاڵەوانێتی دەکرێت و تازەیە بە هیوام بتوانین ئەو یاریە پەرە پێبین بووی ئەوانیش بتوانم هێز و باز و خەونەکانیان لە وەرشا بێنەدی بە هیوای سەرکەوتن دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونەکە سپاس بۆ ئامادەبوونە خۆشحاڵ بووین زۆر سپاس